دەفەرمێ من پارەم لای کەسێکە، ئێستا نیەتی بیداتەوە، پارەکەش زۆرە و من زەکاتم هەیە، ئایا دروستە ئەم پارە قەرزە لە بری زەکات، یعنی کابرا زەکاتی هەیە پارەی لای نەفەرێکە، با بڵین 50 گڵایە، ئەمش زەکاتی هەیە پارەکەشی زۆرە، وەڵێ کابرا نییە بیداتەوە، ئەبێ بیدەوە بەر زەکات. ئەمە بە اتیفاقی هەر چوار مەذهبەکە دروست نییە، بە اتیفاقی هەر چوار مەذهبەکە دروست نییە و زەکاتەکەی دەرناچێت، نابێ لە بری قەرز بڵێ زەکات. بۆ چونکە خۆی تەعالا فەرمێ خذ من ئەموالهم صەدەقە، ئەی محەممەد صلی الله عليه وسلم، خذ لیان وەرگرە، کەواتە زەکاتە بێت چی تابێت؟ ئەخذ و عەطا. کابرا تۆ پارەلایەتی ئەتەوێ حیلە شەرعیە بکەی بۆ ئەوەی سەدادی دەینەکەت بدەیتەوە بە زەکاتی خۆت، ئەمە دروست نییە، ئەمە ناشەرعیە. ئەگەر ئەم پیاوە فەقیرە قەرزارە، ئەم کەسە زەکاتی پێدا بەبێ ئەوەی مسبقاً اتفاقیەک بکە، ئەگەر اتفاقی لەگەڵا بکە بڵێ من ئەم زەکاتت ئەدەمێ قەرزەکەی خۆمی پێ بدەرەوە، ئەڵێن دروست نییەوە. ئەمما بەبێ اتفاق کابرا زەکاتی پێدا، ئەوش هاتەوە وتی کاکە توو من قەرزاری تۆم، ها ئەوە پارەکەتە یگەڕێنمەوە، ئەو کاتە دروستە مسبقاً کە اتفاق نەبوو. ئەمما هەل لە دوورەوە بڵێ وەڵا کاکە من ئەوەنە پارەم لاتەوە من زەکاتم هەیە تەواو ئیترەوە من داوە بەر زەکات و تەواو کۆتایی هات، ئەو زەکاتە دەرناچێ، بۆیە ئاگادار بن. والله ئەعلەم.